مناڵ ئافرەتەکەن بە دوو پارچەوە سیرکە بزانە چیان کردووە لەم 47 ساڵی پێشودا چیان کردووە. من هیچ شتێکی تر نازانم سبارەوە، بەڵام تەنها گلەی لەوە دەکەن کە ئێمە ئەوان نابێت بە هیچ شێوەیەک سەری مناڵ ببڕنەوە شتانە بکەن. بە ڕووسیەکانتان وتۆ کە معلومات و زانیاری هەواڵگری نەنێرن بۆ ئێرانیەکان. معلوماتان لایە کە ئەوان ئەویان کردبێ، هیوادارم وایان نەکردبێ، هیوادارم معلومات و زانیاریان نەناردبێ. دوبارە سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویستی کورسات نیوز. ڕۆماڵی کورسات نیوز بۆ گەیاندنی زۆرترین زانیاری بە ئێوە بەردەوامە لەگەڵ هاوکارانم لێرە لە ستۆدیۆی کورسات نیوز. ئەلبەتە ئەمە وێتکۆف و وەزیری جەنگ و دۆناڵد ترامپێکەوە قسەیان کرد ناو فڕۆکە بوون ئەمڕۆ بۆ پێشوازیکردن لەو کەسانەی کە گیانیان لەدەستداوە لە سەربازە ئەمریکان چۆ پێشوازی گەڕانەوەی تەرمیە و سەربازە ئەمریکانە ئێستا لە ناو فڕۆکە قسەی بۆ ڕۆژنامەوانان کرد باسی لە کۆمەڵێک گۆڕانکاری کرد، بەڵام هیچ شتێکی تازە و نوێنە بۆ هەردووبارەکردنەوەی شتەکان بۆچمە لە هەولێر بەداخەوە ئەم شەو شەپۆلێک لە درۆن ڕوبەڕووی ئاراستەی شارەکانی هەولێر و سلێمانی کرا لە چەند ناوچەی جیاجیا بەداخەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەهۆی کەمێک پێشێستا بەهۆی یەکێک لە درۆنەکانەوە کارمەندێکی ئاسایشەیت بۆ زانیاری زیاترە چینە لای هاوکارمان بڕیار لە هەولێرەوە بڕیار سڵاو لێ بێم کاتت باش نوێترین زانیاری لای تۆ چیە و کەی ئەم ڕووداوە ڕوویدا، ینی کام درۆنە بووە ینی پێشتر بوو یاخود تازە ڕوویدا. زانە سلااوتان لێبێت ئەو درۆنەی کە لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لە ئێوارەی دوێنێ تاوەکو درنگانی شەوی ڕابردوو لە ڕێگای درۆن و موشکەوە ئاراستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کرابوون. بە دروستی من قسەم لەگەڵ یەکێک لە سەرچاوەکان کرد لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر باسی لەوە کرد کە ئەو کارمەندەی ئاسایش کە شەهید بووە بە پارچەی موشک شەهید بووە بە درۆن نەبووە. ئەمە ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێت ئەمە وێنەی وڵات تاهیرە کە تەمەنی نزیکەی 30 ساڵ دەبێت کارمەندی هێزەکانی ئاسایشی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بووە و خێزاندارە و چەند منداڵێکیشی هەیە. دوای ئەوەی کە پارچەی موشک بەری دەکەوێت ڕاستەخۆ دەگەێنرێتە نەخۆشخانە و دواتر بەهۆی سەختی برینەکەی و کەمێک بەر لە ئێستا ینی بە دروستی کەمتر لە 20 خولەک دەبێت. وڵات تاهیر کە تەمەنی نزیکەی 30 ساڵێک دەبێت و خاوەنی چەند منداڵێکە بەداخەوە شەهید دەبێت. ئێستا تەرمەکەی لە پزیشکی دادی هەولێرە ڕێکارە تەندروستیەکانی بۆ دەکرێتن و دواتر دەدرێتەوە خانەوادەکەی. سەبارەت بە کاتی بەرکەوتنی قسەم لەگەڵ سەرچاوەیەکی باڵا لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کرد باسی لەوە کرد بە دروستی ئەو کاتێک کە وڵات بریندار بووە سەرەتا لە سعات 9 بۆ 9 نیو بووە بە دروستی یانی ئەم شەو بڕیار لە بەڵاموتی بەڵێ بەڵێ شەوی ئەم شەوی ڕابردوو بەڵێ بەڵێ لە موشکەکانی ئەو موشک و درۆنانەی کە لەلایەن گروپەکانەوە ئاراستەی هەولێر کرابوو بە تایبەتی سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر یەکێک لەو پارچانە موشکانەی کە لەلایەن سیستەمی بەرگریەوە تێکشکێنراوە پارچەی ئەو موشکانە بەرجەستەی وڵات کەوتووە کە لە کاتی ئەرگ بووە لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر پارچەیەکی بەردەکەوێتن وەکوتم برینەکەی سەخت بووە گەیاندراوەتە یەکێک لە نەخۆشخانەکانی هەولێر بۆی چارەسەری پێویستی بۆ بکرێت وەکوتم کەمتر لە 20 خولەک دەبێت گیانی لەدەستداوە بەداخەوە شەهید بووە. ینی ئەمە یەکێک بوو لە هەواڵە ناخۆشەکان کە ینی لە سەرەتای دەستپێکردنی جەنگەکە کەسمان ئاواتمان بۆ دەخوات کە هیچ ڕۆڵەیەکی کورد شەهید بێت، بەڵام بەداخەوە ینی ئەمە یەکێکە لە ناخۆشترین ئەو ڕاستەوە خۆیان و ئەو هەواڵانەی کە من بۆ شاشەی کورسات و هەروە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانیشی دەگوازینەوە کە گەنجێکی کورد خاوەنی چەند منداڵێکە لە کاتی ئەرگ بووە بەداخەوە شەهید دەبێت. ئێستا تەرمەکەی وەکوتم لە پزیشکی دادی هەولێرە چاوەڕێ دەکرێت دوای کەمێکی دیکە ڕێکارە تەندروستیەکانی بۆ تەواو بکرێتن و تەرمەکەی ڕادستی خانەوادەکەی بکرێتەوە تاوەکو ئێستاش لایەن فەرمیەکان دەستگای ئاسایشی هەرێم و
ئاسایشی هەولێریش لەسەر ئەو ڕووداوە هیچ ڕوونکردنەوەیکی نەداوە چاوەڕێ دەکرێت دوای چەند خولەکێکی دیکە بە فەرمی لەلایەن ئاسایشی هەولێرەوە ڕاگەندراوێک لەسەر گیان لە دەستدانی کارمەندێکیان لە نێو یاخود شەهید بوونی کارمەندێکیان لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە کاتی ئەرکدا زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکە بڵاو بکەنەوە بەڵام بەڕاستی یەکێک بوو لە هەواڵە ناخۆشەکان شەو گواستمانەوە. سوپاس بۆ پەیامنێرمان بڕیار لە شاری هەولێرەوە بەداخەوە ئەوەی جێگەی نیگەرانیە لەو چەند ڕۆژێ ڕابردوودا لە ڕۆژێ ڕابردوودا بە بەردەوامی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر و هەریر و ئەم شەویش ژمارەیەک ناوچەی دیکەی شاری سلێمانی بە ئامانج ژیران کە ئەمە وەکۆی کە هاوکارمان بڕیار باسی کرد دوایەوەی لە کاتژمێر 9 خولەک سیستەمی بەرگری لە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر بەرپەرچی ئەو موشکبارانیان ئەو درۆنانی داوەتەوە کە ئاراستەی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر کراون پارچەیەک بەر جستەی کاکە وڵات دەکەوێت و بەداخەوە بەهۆی سەختی برینەکەیەوە شەهید دەبێت. ئەمە یەکەم شەهیدی هێزە ئەمنیەکانە لە هەرێمی کوردستان لە دوای ئەو پەلامارە ترسنۆکانە و پەلامارانەی کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان. بە دیاریکراوی ئەم شەو لە ئێوارەی ئەمڕۆ بە بەردەوامی درۆن و موشک و بە تایبەتیش درۆن ئاراستەی شاری هەولێر کراوە لە دوای ئەوە بکو ڕاگەندراوەکەی ئاسایشی سلێمانی دەستگای ئاسایش کە 4 درۆن لە دوو کاتی جیاوازدا ئاراستەی ئەوەی کە پێوترێت فەرماندەیی یان هێزەکانی هەفتە سەر بە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کراون هیچ زیانێکی گیانی نەبووە و 3 درۆنیش ئاراستەی بینای کۆنی نەتەوەیە گرتوەکان کراون کە خۆشببختانەویش زیانی گیانی نەبووە بەهۆی تەقانەوەی بەشێک لەو درۆنانەیان تەقینەوەی پارچەکانیان بەر هەندێک ماڵ کەوتۆ زیانی گیانی نەبووە لە زڕگوێ زەڵەش بە هەمان شێوە یەکێک لە پێشمەرگەکانی کۆمەڵی زەحمەکێشانی کوردستانی ئێران وەکو ئەوەی خۆیان باسییان کردو شەهید بۆ لەوێ کەماڵی لەوێ بووە کە سوکاری لەوێ بۆ بەداخەوە ئەم شەو یەکێک بووە لە شەوە هەرە سەختەکان کە ژمارەیەکی زۆر لە درۆن ڕوبەڕووی یان فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر و چەند شوێنێکی دیکەی هەولێر و فەرماندەیی هێزەکانی هەفتا و بینای کۆنی نەتەوەیە گرتوەکان کە چۆڵیان کردووە ساڵێک لەمەوبەر چۆڵیان کردو و جگەلەوە زەرگوێزەڵە کراون. بابەتێک کە بەڕاستی وێڕای درۆنەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ شاری سلێمانی جێگەی زۆری نیگەرانی بوو ئەو مامەڵەیە بوو کە هەندێک مێدیا کردیان بە دیاریکراویش مێدیایەک کە پێیوا بوو ئەمە سەبقێکی مێدیایە بەڵام بەداخەوە ئەگەر سیرێکی کۆمنتەکان و سۆشال مێدیای هەرێمی کوردستان بکەی دەبینی کە چنی گەرانیەک لە بەرامبەر ئەو جۆرە مامەڵەکردنە لەگەڵ ڕووداوەکانی شاری سلێمانی هەیە. لە چەند ڕۆژێ ڕابردوودا بە بەردەوامی هەر درۆنێک ڕوبەڕووی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەریر یان هەولێر یان هەر شوێنێکی هەولێر کرابێتەوە لێرە کارمەند بە کارمەندی دەستگای میدیایی کورسات جەرگیژانی کردووە پێی وا بۆ ئەمە ڕێک بۆ سەر ماڵی ئەوان و کە سوکاری ئەوانە و هەرواش حسابە و هەرواش حسابمان کردو چکە ئەمە کوردستانە و کوردایەتیە بەڵام بەداخەوە مامەڵەکردنێکی نائیتیشی ڕۆژنامەوانی کە هاواری لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لەقی سلێمانی هەسان کە هاواری لە دەستگای ئاسایش هەستاندووە تکایە بە شێوەیەک مامەڵە بکەن کە نەبنە ڕەسەدی دوژبنان مێدیاکان چکە ئەم بەشێکی زۆر لەو درۆنانە لەو موشەکانە لە ناوخۆی عێراقەوە ئاراستەی شاری سلێمانی و شاری هەولێر دەکرێن ناکرێت تۆی پەیامنێر بڵێ ئەمە بۆ دووەمین جارە هەدەفەکەی نەپێکە ئەو دەینێرێ ڕەنگە لە ئاسمان بتەقێندرێتەوە یان لە شوێنێکی تر بکەوێت پێویست ناکات تۆ بەس ماوە پێی بڵێ 20 مەتری تر ئەولای پێ بگرە درۆنەکە دەگاتە شوێنی مەبەستی خۆت یعنی تکایە ئەمەنە کاری مێدیاییە با سەدان ملیۆن لایکت بۆ بێ ناکاتە قەترەی خوێنی شەهید وڵات ناکاتە قەترەی خوێنی هاوڵاتیەک ناکاتە قەترەی خوێنی ئەو کەسانەی کە ئارامی و ئاسایشی وڵاتە دەپارێزن تکایە سەبقی میدیایی ئەوە نییە لێکەم چرکە ساتی کە درۆنەکە ئاراستەی سلێمانیان هەر شوێنێکی سلێمانی کراوە پەیامنێرەکانی ئێمە کارمەندەکانی ئێمە بە بەردەوامی ئاگان لێ بە بەڵام بیر لەوە کراوەتەوە چۆن ئێمە
یان مێدیاکەمان نەبێتە ڕەسەدی دووش بن بۆیە تکایە ئەمە نەسەبقی مێدیایە کۆکردنەوەی ئەگەر 100,000 لایک بێ ئەگەر 100,000 ڤیو بێ بە ڕاستگۆیی و بە زمانێکی زۆر سادە بیڵێم بەهایەکی ئەوە تۆی نییە لە کاتێکە تۆ وڵاتەکەت لە ژێر ئاگر و ئاسنە ئەمە سلێمانیە سلێمانی سەدان شەوی ئاوها سەختتری بەڕێ کردووە تەنانەت لە زۆر لە شوێنەکان خەڵک وها حەماسەتی گرتبوو حەزیانە کرد ببن بە کارمەندێکی ئاسایش حەزیانە کرد ببن بە کارمەندێکی هێزە ئەمنیەکانی شاری سلێمانی دڵنیام لە هەولێری ژوایە خەڵک زۆر ئازایە خەڵک زۆر چاونەترسە ناترسێ خەڵک لەو بابەتە بەڵام ناکرێت تۆی ڕۆژنامەنووس بۆی مۆسیقایەکی مەترسیدار بخەیتە سەر و دڵی خەڵک بەردەیتەوە حساباتی ئەوە بکە خەڵکێک هەیە ژن و منداڵ هەیە خەڵکێک هەیە ئەم دۆخەی نەبینیوە ئەترسێ ناتوانێ ئەمە هەزم کە تۆ بەبێ ئەوەی پارچەی بەرکەوێت تۆ بەبێ ئەوەی کە تەنها بە شاشەی مۆبایلەکەی تۆ ئەی ترسێنی تو دووچاری نەخۆشی و سترێسی و دڵە ڕاوچێکی قورسیەکەی تا بەرە بەیان تا بەیانی بۆیە پێتانەڵێن کە هەرێمی کوردستان بە تایبەتی شارەکانی هەولێر و سلێمانی و بە تایبەتی تر شاری سلێمانی شەوی زۆر سەختتر شەوی زۆر مەترسیدارتر پیلانی زۆر مەترسیدارتریان بەڕێ کردووە هیچ هێزێک هیچ کەسێک هیچ پەلامارێک هیچ چاوێکی تەماعکاری و چاوچنۆکی ناتوانێت خەڵکی شاری سلێمانی خەڵکی شاری هەولێر خەڵکی هەرێمی کوردستان بترسێنێ ڕاستە خوێنمان لێ دەچۆڕێ شەهیدمان هەیە ڕاستە بریندارمان دەبێ ڕاستە هەندێک کەس دەترسێ بەڵام با دڵنیا بن ئەستورتر دەبن من لە ساتە وەختی یەکەم درۆن کە لەگەڵ هاوکارەکان نزیک بووینەوە ئەمان توانی ڤیددیۆ بکەین ئەمان توانی لایک و کۆمنت کۆکەینەوە بەڵام نەخێر پاراستنی سەلامەتی هێزە ئەمنیەکان خەڵکی کوردستان خەڵکی سلێمانی خەڵکی هەولێر ئازیزم لەوە گرنگترە مۆسیقای زۆر لوپی زۆر هینتر هەیە سەرنجڕاکێشتر هەیە بخەیتە سەر خەبەرەکان و سەر ڤیددیۆکان بۆ ئەوی سەرنجی خەڵکی پێڕابکێشی بەڵام ئەی وڵاتەکەت ئەی نیشتیمانەکەت ئەی ژیانی خەڵکەکەت تکایە کەمێک ئارام بنەوە کەمێک شواز لە شەڕی لایک و کۆمنت بێنن یەکە من 16 جار یەکەم بن ناکاتە قەترێ خوێنی هاوڵاتیەک بۆیە دواییش مەیکەن بە فەوزا کاتێک دەستگا ئەمنیەکان ئەیانەوێت لە شوێنێک دوورتان خەنەوە کە بوون بە ڕەسەدی دوژبن کە بوون ڕاستەوخۆ بوون بە ئەندازە و پێوەری موشەکەکان یان درۆنەکان بۆ ئەوە خۆتان ڕەنگە ئەوەتان نیشان بدایە کە خەڵک چەند ئازایە چەند چاونەترسە حەزیانە کرد ئاسایش براکانمان لە هێزەکانی ئاسایش یانوتکایە بۆ ئەوەی سەلامەتی ئێوە پارێزن ئێمە بتوانین دوورکەونەوە لەو ناوچەیە خەڵک دوور ناکەوت و حەزیانە کرد ببن بە کارمەندێکی ئاسایش لە ڕاپەڕین بە هەمان شێوە بووە لە زرگوێز بە هەمان شێوە بووە ینی خەڵکی ئێمە خەڵکێکی چاونەترسە خەڵکێکی ئازایە دڵنیان بەو درۆنانە زۆر قەستورترە بێ بە شەهیدبوونی شەهید وڵات و شەهیدەکانی دیکەی ڕۆژانی ڕابردوو زۆر قەستورترە بێ بەرامبەر ئەو دوژبنانە بەڵام با ئێمە لە ناو خۆماندا لە یەکتری نەشێوێنین تێکی نەدەین فەرمۆ ئەمڕۆ ئەم شەو دڵی هەزاران کەستان بریندار کردووە دڵی هەزاران کەستان شێواندووە ئێستا پەیوەندی بکەم بە سۆشیال میدیای کورسات نیوزەوە هەر ئێستا کەوتە لە نیوزڕۆمی کورسات دانیشتون سەدان ڕەنگە بڵێم دەیان ڤیددیۆی جۆرا و جۆریان بۆ هاتووە تیمێک هەیە متابعەیەکە بە وردی چی نابێتە ڕەسەد چی نابێتە زانیاری بۆ دوژبن ئەنجا ئەوە بڵاوکەیتەوە ئەنجا ئەوە دائەبەزێنرێ ئەجینا ئەگەر بێت سۆشیال میدیای کورسات نیوز ئێستا ئەتوانین پڕکەین لە ڤیددیۆی جۆرا و جۆر کە سەرنجی لایک و کۆمنت ڕاکێشێ بەڵام بە لەحەزات ئەگاتە دەستی دوژبن و بۆ ڕۆژانی داهاتوو ڕەنگە بۆ ساتەکانی داهاتوو خزمەت بکە بەڵێ وەکەوەی کە لەسەر شاشەی کورسات نیوز دەبین بە هیوای ئێوە ئەو پەیامە وەکو ڕۆژنامەنووسێک بیڵێم وەکو کوردێک بیڵێم بگاتە ئەو کەناڵانەیان ئەو کەسانی کە دانیشتون شەڕی لایک و کۆمنت لەسەر حسابی خوێنی خەڵکو و لەسەر حسابی ئارامی شارێکەکەن کەمێک پێشستا جارێکی تر درۆنێکی دیکە لە ئاسمانی فەرماندەی هێزەکانی هەفتە خراوەتە خوارەوە هەڵبەتە سیستمێکی بەرگری هەیە لەوێ بە بەردەوامی لە ئێوارەوە ڕوبەڕووی درۆنەکانە بێتەوە کەمێک پێشستا یەکێک لەو درۆنانەی کەویستی فەرماندەی هێزەکانی هەفتە کە چەند ڕۆژێکە بۆ بەدەڤەری دوو سەر بە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان
خراە خوارەوە بەڵام دڵنیابن سلێمانی ئارامە دڵنیابن کوردستان ئارامە دڵنیابن هەولێر ئارامە دڵنیابن هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە و ڕاپەڕین و سۆران و گەرمیان و هەمووانە دۆخی زۆر سەخت دریان بەڕێ کردووە و ئەوەش بەڕێەکەن و دڵنیابن کوردستانی ژەکەوێتەوە خۆشگوزەرانی و ئارامی بەڵام ئێمە بێ هەمومان یەکگرتوو بین هەمومان یەکگر بین هەمومان دژی و دوژمنانە بینەوە تا فەرقیان نەکرد بە هەولێر و سلێمانی ئەوە تا فەرق ناکەن بە تێکدانی ئارامی هەر شوێنێک بۆیە با ئێمەش یەکگر و یەکگرتوو بین بەڵێ کەمێک پێش ئێستا کەمێک پێش ئێستا جارێکی تر درۆنێک لەسەر ئاسمانی هێزەکانی هەفتە لە دەواازەی شاری سلێمانی و نزیک تاسلوجە خراە خوارەوە. و ئەمە بەبییران بێنمەوە کەمێک پێش ئێستاش کەمێک پێش ئێستاش کە پەیامنێرمان بڕیار لە هەولێرەوە ڕایگەاند کە کاژمێرنەوەنی ئەم شەو بەهۆی ئەوەی کە سیستمی بەرگری لە سەر ئاسمانی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر پارچەیەک کەوتۆتە خوارەوە بەر کارمەندێکی ئاسایش کەوتۆ بەهۆی سەختی برینەکەی و گیانی لەدەستداوە. ئەم شەو بابەتێکی تر ڕوویدا لە عێراق وڵاتی بابەتە سەیر و سەمەرەکانە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆ بۆ چاک و تاوتوێ ڕەوشی ئارام و ئارامی و هاسایشی یان ئەو دۆخی کە لە ناوچەکە کە دەگوزارێت بکات. بەڵام لە ناو خۆیاندا لێیان بۆ بە شەڕەبۆکس و شەڕ و ئاژاوە لە ناو خۆیاندا دروست بووە تا کاژمێرێک پێش ئێستا لەوێ شەڕێکی سەخت بووە لەوێ شەڕێکی سەخت بووە لە ناو پەرلەمان ئەوش لەسەر بیرۆڕای جیا لەسەر بیرۆڕای جیاواز لەبارەی ئەو هێرشانە بەڵێ ئەوەی کە ئێستاش ئەبیندرێوەکو ئەوەی باسمان کرد سێ وێنە لەسەر شاشەی کورسات نیوزە شاری سلێمانیە کە خەڵک پێشوازیەکە لە 19هەمین مانجی ینی ڕۆژی مانجە ڕەمەزانی پیرۆز کەمێکی تر ئامادەکاریەکان بۆ پارشێ و دەست پێەکە ئەوە شاری هەولێرە بە هەمان شێوە ئامادەکاریەکرێ بۆ پێشوازیکردن لە 19هەمین ڕۆژی مانجە ڕەمەزانی پیرۆز ئەوەی سەرەوەش تەلەبیبە ئەنی ئارامی هەیە ڕاستە درۆن هەیە بەڵام ئازایەتی وا ئەکات کە ئارامی هەبێت باوەڕکەن ئەمە بەیروتە بەڵێ ئەمە بەیروتی پایتەختی لوبنانە بەیروت یەکێکە لەو شارانە یان لوبنان بەگشتی لەبەرەوەی حزب اللهی لوبنانی تێدایە و ئیسرائیل هاوشێوەی ئێران سەیری ئەوانیشەکە ئەو جەنگەشەکە باشە ئەمە جارێکی تر بنکەی هێزەکانی ئەمریکا لە سعودیە و بەحرەین بردومان کرا بەڵێ یعنی ئێستا نۆخولەک دەخولەکە سەعاتێک بەر لێ ئێستا درۆنێک لە سنووری ینی بڵێم جادەی شەستی نەگەیشتە دەباشان تەقەی لێکراوە ئێستا دایانناوە بۆ تێکدانی ئارامی و ئاسایش ینی بەداخەوە بەڵێ نیگەرانێکی زۆر هەیە لە بەرامبەر هەندێک لە ڕاگەیەنەکان کە ڕاستەخۆ سەر بە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانن هیوادارم ڕاوێژکارەکانی ئەوانەی کە بای ئەو ئەتوانن قسە بکەن ڕوبەڕووی بکەنەوە بڵێ ئەمە جارێکی تر ئاسمانی یان شاری بەیروتە لە لوبنان حەزبوڵای لوبنانی لە ماوەی شەڕی ئیسرائیل و حەماسدا لە غەزە لە فەڵەستین بەهۆی ئەوەی هاوکاری کردووە ینی ڕابەرەکەیان حەسەن نەسڕوڵڵا کوژرا و دوای ئەوە بەشێکی زۆر لە سەرکردەکانیان کوژرا و ڕۆژانە لە شارە جیاجیاکان و لە گوندە جیاجیاکان و لە ناوچە جیاجیاکان ئەو سەرکردانە و ئەو فەرماندانیان بە ئامانجە گیرێن ئەوەی ئێستا ژەبیندرێت کە بەیروتە چکە ناوە ئەوێش بردومانەکرێ و ڕوبەڕووی بردومانە بێتەوە لەلایەن ئیسرائیلەوە بەڵێ
بەڵێ پامنێری کورسات نیوز کەمێک پێشستان ڕاگەیان لە هێرشەکەی سەر فڕۆکەخانەی هەولێردا کارمەندێکی دیکەی ئاسایش بریندار بووە بەداخەوە دوای ئەوەی کە کەمێک بەر لە ئێستا پامنێرمان ڕاگەیان کە کارمەندێک شەهید بوو ئێستا کارمەندێکی تر بریندار بوو ئەوەی ئێستا لەسەر شاشەی کورسات نیوز دەیبینن ئاسمانی هەرێک لە وڵاتانی سووریا و لوبناان و عێراق و ئێران و کوێیت و بەحرین و قەتەڕ و ڕیاض سعودیە جوڵەیەکی تیا هەیە و بەشێک لە ئەفغانستانە کە بە تەواوەتی هیچ جوڵەیەکی ئاسمانی بەسەرەوە نییە ئەمە ئاسمانی قەتەڕ بەحرین کوێیت ڕیاض جوڵەیەکی هەیە 4 فڕۆکە 5 فڕۆکە لێوەی دەرچۆ فڕۆکەیەک دێ بۆ ڕیاض عێراق ئێران بەشێک لە ئەفغانستان سووریا و لوبناان و بەشێک لە تورکیاش بەڕاستی تێهران تورکیا بەڵێ تورکیاتیایەتی بەڵام لە ڕۆژهەڵاتی تورکیاوە هیچ جوڵەیەکی فڕۆکە بەدی ناکرێت. بەڵێ ئەوەی هەواڵێکی ئێستا هەیە جگەلەوەی ئەوە وێنەکان کە بەشێکی ئاسمانی وڵاتانی ناوچەکەیە تەل ئەبیبە و هەردوو شاری هەولێر و سلێمانیە تا ڕادەیەکی زۆر ئارامی هەیە وێڕایەوەی کەمێک پێشستا جارێکی تر درۆنێک لەسەر ئاسمانی هێزەکانی هەفتە لە شاری سلێمانی یان لە دەواازەی شاری سلێمانی خراە خوارەوە پامنێری کورسات نیوز ڕاگەیان سەرجەم کارمەندانی نەتەوەگرتوەکان شاری هەولێریان بەجێهێشت و پارێزگاری کەرکووک ڕایگەیاند کە ئەم شەوش نۆ هێرش هەبووە لە هەولێر پامنێری کورسات نیوز ڕاگەیان لە هێرشی سەر فەرماندەی هێزەکانی هەفتە هیچ زیانێکی گیانی نەبووە سوپاس بۆخوا هیچ زیانێکی ژیانی نەبووە بەڵێ بەڵێ ئەمە تەل ئەبیبە ئەمە تەل ئەبیبە کە بە بەردەوام هێرش بەڵێ بەڵێ پامنێری کورسات نیوز ڕایگەیان کارمەندێکی دیکەی فڕۆکەخانەی هەولێر بۆ هێرشە درۆنیەکانەوە بریندار بوو درۆنێکی تیکە لەسەر هێزەکانی هەفتە تێکشکێندرا بەڵێ ئەوەی کە هەر ئێستا مێت خۆشنا و پارێزگاری هەولێر پشتڕاستی کردەوە ئەم شەو بۆی هێرشە درۆنیەکانی سەر هەولێر کارمەندێکی ئاسایی شەهید بوو و 3 کارمەندی دیکەش یان 3 کەسی دیکەش بریندار بوون ومێت خۆشنا و پارێزگاری هەولێر ڕایگەیاند کە بەهۆی هێرشە درۆنیەکانی ئەم شەو بۆ سەر شاری هەولێر کەسێک کارمەندێکی ئاسایی شەهید بوو و 3 کەسی دیکەش بریندار بوون
بەڵێ وەکەوەی کە لەسەر شاشەکە دەیبیننەوە هەردوو شاری ئەولێر و سلێمانیە دوایەوەی ئێوارەی ئەمڕۆ لە چوارچکەوەی جەنگی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر بە ئێران ژمارەیەکی زۆر درۆن ئاراسی هەرێمی کوردستان کران سەرەتا وەکو پارێزگاری هەولێر ئاماژەی پێکردووە کە 9 درۆن ئاراستەی هەولێر کران وەکەوەی کە لەسەر شاشەکە دەیبینن بەهۆی ئەوەوە کە هەم پارێزگاری هەولێر ڕاگەاندووە کارمەندێکی ئاسایش و کارمەندێکی فڕۆکخانی نێودەوڵەتی هەولێر شەهید بووە و 3 کەسی دیکەش بریندار بوون. ئەمە ئەم شەو کە 9 پەلاماری درۆنی هەبووە بۆ سەر شاری هەولێر. ئەمە جگەلەوەی واتە 4 درۆن لە دوو کاتی جیادە پەلاماری هێزەکانی فەرماندەیی هێزەکانی هەفتایان پێداوە. کەمێک پێش ئێستاش درۆنێکی دیکە بەهۆی سیستمی بەرگریەوە خراوەتە خوارەوە لەسەر ئاسمانی هێزەکانی هەفتە ئەوە جگەلەوەی 3 درۆنی ژاراستەی بینای کۆنی نەتەوە گرتوەکان UN لە شاری سلێمانی کرا واروەها لە زڕ گوێزەڵەش لە سنووری ناحەی تانجەرۆ درۆن ئاراستەی ئەو ناوچێش کراوەتە تەنها لە شاری سلێمانی 3 شوێن و لاولێریش چەند شوێنێک بە ئامان گیراون ئەوەی کە تا ئێستا هەیە بەپێی زانیاری پەیامنێرەکانمانەوە زانیاری نیوزڕۆمی خۆمان ئیکورسات نیوز تا ئێستا هیچ زیانێکی ژیانی نەبووە خۆشببختانە بەڵام ئەوەی جێگەی بەداخەوە کە لە شاری هەولێر کارمەندێکی هێزەکانی ئاسایش شەهید بۆ 3 کارمەندیش بریندار بوون. ئەوەی هەیە کە تا ئێستا هێزەکانی ئاسایش هێزامنیەکان بۆ پەڕی چاوکراوەیەوە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان سەرقاڵی پاراستنی ئارام و ئاسایشی هاوڵاتیانن ئەوەی کە هەیە کە داوا ئەکەن کە خەڵک لە کاتی بوونی درۆندا لەو شوێنانە کۆنە بنەوە و بە بەردەوامی باز لەوەکەن کە ینی بەردەستی هێزەکانی ئاسایش نەگرن یان هێزە ئەمنیەکان نەگرن بۆی ڕووداوی نەخوازراوی لێ نەکەوێتەوە هەرچەندە خەڵک لە چاوکراوەی لە ئازایەتی بەڕاستی نکۆڵی ناکە بەڵام ئەمە لەم کاتیا ئازایەتی نێچکە تۆ ناتوانانی هیچ هاوکاریەکی هێزەکانی ئاسایش بکەی تەنها ئەوەیە کە بەردەستیان ئەگری بۆیە ئەمە یەکێکە لەوانەی کە جێگەی نیگەرانی هێزەکانی ئاسایشە و ینی ئەم تەنها ئەم شەوجارێکی دیکە کەم دەمێ ئاماژەی پێ بکەم کە ڕێنمایی ڕووماڵی میدیایی لەلایەن فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بڵاو کراوەوە بۆ پاراستنی جان و سامانی خەڵک و ئاسایش نیشتیمانی کوردستان لە بارودۆخی هەنووکەدا پێویستە کەناڵەکانی میدیای ناوخۆیی و بیانی پێگەکانی هەواڵی دیجیتال میدیا و سۆشال میدیا هەواڵەکان بە جۆرێک بگوازنەوە کە ڕەچاوی ئەو خاڵانەی خوارەوە بکەن ئەم کارانە لە کاتی ڕووماڵکردندا قەدەغەن بڵاوکردنەوەی ڤیددیۆی ڕاستەوخۆ یان ئاراستەکردنی درۆن موشک و شوێنی زیان لێکەوتو هەروەها شوێن و کاتی کەوتنە خوارەوەیە ئەمە بە تەواوەتی لەم شەو جێبەجیان کرد بەداخەوە ئەو کەناڵە زۆر ڕوونە دوم بڵاوکردنەوەی شوێن لۆکیشن وردی زیان لێکەوتوان و قەبارەی زیان ئەمەش هەماش ئەم شەو هەڕوویدا ئەنی پێچەوانەی ڕێنمایەکانی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستانە کە لە 7 ئازار کە ئەمڕۆ دەرچووە ینی ئەکاتە دوێنێ بەپێی ئەو تاریخە بێت کوێمە لە بەرە بەیانی نێستا سێم وێنەگرتن یان تۆماری ڤیددیۆی شوێنی سەربازی و ئەمنیەکان جم و جۆڵ و کەلوپە لە سەربازەکان و چەک و تەقەمەنی و دامەزراوەکانی حکوومەت و نێردە دیبلۆماسیەکان ئەمەشێکی شترە لە قەدەغەکراوەکان چوارەم ڕۆژنامە نووسان دەبێت وریابن لە کاتی بڵاوکردنەوەی ناوەڕۆکی گرتە ڤیددیۆ وێنەکان کە لەلایەن خەڵکەوە دەنێردرێن نابێت وێنە هەستیاریەکان یان ژێرخانی ئەمنی تێدا دەربکەون ئەوە بووکە ئەم شەو ئێمە لە کورسات نیوز بە تەواوەتی پەیڕەومان کرد دەیان ڤیددیۆی جۆرا و جۆر ئاراستەی سۆشال میدیای کورسات نیوز کران بەڵام تا فلتەر نەکران هیچێک لەو ڤیددیۆیانە بڵاو نەکرانەوە خاڵی پێنجەم دامەزراوە میدیایەکان هاندەدرێن کە هەمانجی لەگەڵ فەرمانگەی میدیا و زانیاری بکەن لە کاتی ڕووماڵکردنی ڕووداوە ئەمنیەکان بۆ ئەوەی دڵنیابن لەوەی بێمە بە زانیاری هەستیار ئاشکران نەکرێت هەر سەرپێچێک لەم بارەوە ڕوبەڕووی لێپرسینەوەی توندی یاسایی دەکرێت ئەمە ڕاگەندراوێکی پێنجخاڵی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بوو
فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە ئەوەی کە نیگەرانیەکی زۆری لای هاوڵاتیانی شاری سلێمانی دروست کرد مامەڵەکردنی ئەو ینی مامەڵەکردنی ئەو دەستگا مێدیانە بوو یان ئەو مێدیانە بوو کە بۆ لایک و کۆمنت تەواوی ڕێنمایەکان و تەواوی هێڵە سوورەکانی ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستانیشان لەو دۆخە هەستیارەدا بەزاند. بەڵێ بەداخەوە ئەوەی کە هەیە تەواوی سۆشیال میدیا پڕ بە لە وێنەی ئەو کارمەندە شەهیدە کارمەندی هێزە ئەمنیەکانە. ئەوەی کە هەبوو دوێنێ وتەبێژ و سوپای پاسداران باسی لەوە کرد کە ئەگەر بێت و هەر هێزێکی ئەمنی داخڵی خاچی ئێران بێ ئەوان دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاماز دەکرێت. بەڵام سەرۆکی هەرێم و سەرۆکی شێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی پارتی دموکراتی کوردستان و هەموو هێزولانە سیاسەکان تاکیدیان لەوە کردوتەوە کە بە هیچ شێوەیەکەوە نابنە هۆی تێکدانی ئارامی و ئاسایشی هیچ وڵاتێکی دراوسێ و ڕێگەنادەن هیچ کەسێکیش لە سنوورەکانەوە بڕوات و تەواوی ئیزراعاتە یاساییەکان و ئیزراعاتە ئەمنیەکان جیرانە بەر. بەڵام بەداخەوە ئەوەی ئەمڕۆ کە وەک ئەوەی پێشببینی نەدەکرا بەم شێوە دوژبنکارانەیە درۆن و موشەگاڕاستەی شارەکانی هەولێر و سلێمانی بکرێت لەبەرەوەی ئەمە پاداشتی ئەو بێلایانی و ئەو خۆپارێزی و ئەو دۆخێکە دەیانەوێت عراق و هەرێمی کوردستانیش نەچێتە ناو ئاگرێکی بێکۆتاوە کە ناوچەکە لە ئێستادا دەسووتێنێت. بەڵام بەداخەوە کە ئەوان بێڕەچاوکردنی هیچ ئەخلاقێکی نیشتیمانی و نەتەوایەتی و سیاسی و دیبلۆماسی پەلاماری هەرێمی کوردستان دەدەن. وەکو زانیاریانەی هەیە سنتکۆم باسی لەوە کردو هیچ سەربازێکی ئەمریکی لەلایەن ئێرانەوە بەدیل نەگیراوە لە چەند ڕۆژی ڕابردوو باز لەوە کرا کە ئێران توانیوێتی فڕۆکەیەکی F-35 بخاتە خوارەوە. بەڵام سنتکۆم ئەوە فڕۆکەوانەکەی بەدیل بگرێت. بەڵام ئێستا سنتکۆم ڕایگەیاند کە هیچ سەربازێکی ئەمریکی لەلایەن ئێرانەوە بەدیل نەگیراوە و بەپێی زانیاریەکان لە ئێستادا لە سنووری یان لە وڵاتی بەحرین ینی لە وڵاتی بەحرین لە ژێر بردومانێکی چڕدایە ینی موشک ئاراستەی بەحرین دەکرێت. ئەمە تەل ئەبیبە من ئێوارە ئەوەم وت کە بەراوردێکی بچووک ڕاستە ئیسرائیل دەوڵەتە بەڵام ئەمە تەل ئەبیبە بەشێک لە گەڕەکەکانی بەشێک لە کۆڵانەکانی وێران کراون بۆی موشکەوە. لە جەنجی 12 ڕۆژەشدا بە جۆرێک کۆتوبەندی مێدیا کراوە لە تەل ئەبیب تەنانەت پەیامنێر و وێنەگری CNN کە لە زۆر وڵات تەنانەت ئێستا لە تارانن ئەنی ڕێگریان لێ ناکرێت بەڵام لە تەل ئەبیب گیران. ئەم ڤیددیۆی کە ئێستا وەڵا لایەن برد ئەو ڤیددیۆی تەل ئەبیب کە ناوە دەخرێتە سەر شاشەکە هیوادارم هاوکاران بتوان بیخەنەوە سەر شاشە بۆی زانیارێکی مێدیایی لەسەری هەیە ئێوارەش هەر چەندە باسم کردو بەڵام ئەگەر ئێستا تەرکیز هەبێت لەسەری جارێکی تر باسی بکەینەوە مامۆستا ڕێبین ئەگەر بتوانی بخیتەوە سەر شاشە ئەم وێنەیە کە هەیە لە تەل ئەبیب بەڵێ ئەم وێنەیە ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی جەنگ و وەزارەتی بەهەمانجی لەگەڵ وەزارەتی ئەعلام ئەمە ئەدرێتە مێدیاکان یعنی جگەلەوە لە تەل ئەبیب کە حساب بۆ ڕاگەیاندن ئەکرێت ڕاستە لەوانێ بزانیت شوێنێکی تەل ئەبیبە بەڵام ئەم وێنەیەکی تۆمار کراوە اینجا ئەدرێتە مێدیاکان ینی با ئەو ڕاستیە بڵین کە ئەمە گەر لە IP بێ یاخود ئەسۆشیێتد پرێس بێ لە هەر شوێنێکەوە بنێدریان فۆرۆرد بکرێت بۆ مێدیاکانی تر ئەمە وێنەیەکی ڕیکۆرد کراوە یان ڤیددیۆیەکی ڕیکۆرد کراوە پێشوەختە ئامادە کراوە ڕەنگە بەردە جەنگەکەش ئامادە کرابێت لەبەرەوەی ئیسرائیل حساباتێکی ورد بۆ دەستگا مێدیایەکان دەکات بۆ ڕاگەیاندن دەکات بۆ کامێرە دەکات و تەنانەت لە ڕۆژی یەکەمی لە ڕۆژی شەممەی ڕابردووە کە جەنگەکە دەستی پێکرد مۆسادی ئیسرائیلی بانگەوازێکی کردووە بۆ سەرجەم هاوڵاتیانی ئیسرائیل
بە بابەتێکی نیشتیمانی ئەژمار کردو و داوا دەکات لە هەر شوێنێک بردومان کرا ڤیددیۆکانمان بۆ بنێرن بەر لەوەی بڵاویکەنەوە. ینی باز لەوە کرێت کە خەڵاتیشی دیاری کردووە بۆ ئەوەی کە ببورن بۆ ئەوەی کە پێش ئەوەی ئەو ڤیددیۆ بگاتە لە سۆشال میدیاکانەوە بڕوا بۆ هەر سۆشال میدیایەکی تریان دوژمن بتوانێت وەک خۆیان ئەڵێن سوودی لێ ببینی لای خوانەوە فلتەر دەکرێت. داوای کردو بە فەرمی مۆساد دەڵێ ڤیددیۆکان لە هەر شوێنێک بردومان هەبوو پێشەوە بۆ ئێمەی بنێرن و لینکی داوە و شوێنی داوە و ناوەندی ناردنی داوە. ئەمە بۆیە باسم کرد کەچی لێرە لە هەرێمی کوردستان ینی هەر ئەم شەو کاژمێرێک بەر لە ئێستا خۆم پامنێر مەبینی وت بۆیە زۆر باسیەکەینەوە دڵی خەڵکی سلێمانیتان زۆر ئازاردا فەرمانگەی میدیا و زانیاری داواتان لەکەین بەیانی لەگەڵ سندیکای ڕۆژنامەوانان لەگەڵ سنتەر و ناوەندەکانی ڕۆژنامەوە نووسی هەڵمەتێکی چڕ بکەن پێیان بڵێن لە ئێستاوە ئێوە یەکەم و دێم و دووەم و پێنجەمن بەڵام ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستان بپارێزن تکایە مەبنە ڕەسەدی دوژبنان تکایە. بۆیە بە ئەوە باسی ئیسرائیلیشم کرد تەنانەت لە ئێران لەبەرەوەی شڵەژاویەکی سەربازیە ئەژینە بەڵێ ئەمەی کە باسێکە مەسەلەن تارانیش بە شێوەیەک ئەوەندەی بتواندرێت تەنانەت دەنگ و ڕەنگی ئێران کە مێدیایەکی فەرمێ سەدا و سیمات یا هەر مێدیایەکی تر ڕەچاوی تەواوی شوێنەکانەکەن هیچ ڤیددیۆیەکی ڕاستەوخۆیان قبول نییە و تیمی تایبەت دانراوە. هەموو بینێرە خۆشەویستانی ئێستا بینێری شاشەی کورسات نیوزن یا سۆشال میدیای کورسات نیوزن دڵنیاتان دەکەینەوە جگەلەوەی ئەو زانیارانەی کە بۆتان دووبارە دەکەمەوە کە بە پێی ڕاگەندراوەکەی ئاسایشی سلێمانی 4 درۆن لە دوو کاتی جیادا ئاراستەی فەرماندەی حێزەکانی هەفتا کرا کە زیانی گیان نەبوو کەمێک پێشتر درۆنێک خراە خوارەوە بۆ 3 درۆنیش ئاراستەی بینای UN کرا. ئێستا سلێمانی ئارامە سلێمانی ئارامەوە بۆ ئارامی سلێمانی بۆ دڵنیابوونەوەش ئەسمەلای پەیامنێرمان ئەمیر سڵاو لێبێ ناڵم لە شوێی سلێمانی بڵێم اینجا 100 مەتر ئەو لای شوێ ئەوانە ئەمیرچی هەیە لە شاری سلێمانی و سڵاو لێبێ زان ئەسڵاو لێبێ بارودۆخەکە لە شاری سلێمانی بە تەواوەتی ئارامە کەمێک بەر لە ئێستا لە فەرماندەی یاسەکانی هەفتە جارێکی دیکە ویسترا بە درۆن هێرش بکرێتە سەر ئەو شوێنە ویسترا هێرش بکرێتە سەر هێزەکانی هەفتە بەڵام وەکو هەموو جارەکانی دیکە دەست بەجێ هێزانیەکانی کە لەبێن درۆنەکان خستە خوارەوە نەیانێژ درۆنەکە ئاماژی خۆی پێچێ ئەمە لە ئەم شەوەوە 5 بۆ 6 هێرش کراوە بە چەند درۆنێک کە پێشووتر بەر لە سەعاتێک پێشەم هێرشانی ئێستا چونکە تا ئێستا تەکیدینا 2 درۆن بۆ یاخود درۆنێک بووە ئەوە لە داهاتۆ بۆ دڵنیاکەمەوە بەڵامەوەی کە هەیە تاوەکو ئێستا زانیاری پێدەچێت دوێرشی دیکە کرابێ واتە ئەم شەو 6 درۆن بۆرە و هێزەکانی هەفتە ڕۆیشتووە بەڵام هەر شەشیان تەقێنراونەتەوە و پوچەڵ کراونەتەوە ئەمە با بڵێن لە ماوەکانی پێشودا بوو ئێستا بە تەواوەتی بارودۆخی شاری سلێمانی ئارامە یعنی ئەمە لێرەوە گوێبیستی هیچ دەنگی درۆنێک نین و هیچ شتێک نییە ئەمەش بۆمانایە ناگەێنە کە هاوڵاتیان زانە من هەموو کاتێواڵێ بەمانایەوە ناگەێنەکەی تر هاوڵاتی پێویستەکە پاڵی لێباتەوە نا پێویستەکات لەم کاتانەیە زۆر و شار بێت و لەم کاتانەیە ڕێکارەکانی خۆبارێزی بە تەواوەتی بگرێتە پەر لە ماڵەکانی خۆیان نێنە دەرەوە بۆ کاری پێویست نەبێت شەقامەکان بەکارنێنن چونکە شار بە تەواوەتی ئارامە باشە ئێستا هیچ کەشە گرنگێک نییەوە پێشتریش بەهزار دەموت هاوڵاتی ئامانج نییە بۆیە پێویست ناکە هاوڵاتی خۆی بخاتە بەر ئامانجەکان لە کاتی بوونی ڕووداوێکە لە کاتی بوونی شتێکە پێویست ناکە هاوڵاتی نزیکی و شوێنە ئەوەی بەدیت کرد چی بووە لە کاتی ئەو شەپۆ لە موشەکێ کە ڕاستی سلێمانی کران ئەمیر چی نامۆت بەدی کرد کە بۆ تۆ جێگەی نیگەرانی بۆ ڕۆژنامە نووسێک وەڵا زانە هەندێک شت هەیە یعنی کاری هێزانامنیەکانە بەڕاستی کاری هاوڵاتی نییە هاوڵاتی پێویست ناکە ئەو سەرکێشێ بە ژیانی خۆیەوە بکە عنی لە کاتێکا کە بۆ نەدرۆنێک موشکێکەکەیدا لە شوێنێک
نزیک بوونەوە لێی هەوڵیەوەی کە وێنەی بگری هەوڵیەوەی کە ڤیددیۆی بگرێت ئەمە مەترسیدارە بۆ سەر گیانی هاوڵاتیان بینیمان یعنی لە دوو کاتدا ئەمیر ئەگەڕێ وڵات ئەمیر ئەگەڕێ وڵات یەک خولەک ئەمیر لەگەڵم بە ئەچمە لای بڕیا لەگەڵ بەڕێز پارێزگاری هەولێر لە سەرێڵە بڕیار سڵاو لێبێ ببوورەوەستانمانی ئەبزان بە تەلەفۆن لەگەڵ کاک ومێد خۆشناو قساکەی زانی دوا زانیاریەکان لە هەولێر چیە ئەمیر لەگەڵم مێنەرەوە زانە دیارە ئەمڕۆ پێش هاتی تازە و ئەو هێرش و مەترسیانەی لەسەر هەولێر هەبوون مەترسیەکان زیاتر بوون و بە شێوەیەکی دیکە بەڵام خەڵکی هەولێر خۆڕاگرە و ئەو بەو هێرش و بەو شێوەیە کە هەبوون لە ئێوارەوە زۆرترین هێرش و بردومانی موشەچی و درۆنی کرا بۆ سەر هەولێر بەڵام سەرجەمی لەلایەن ینی سیستەمی بەرگری فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێرەوە بەرپەس درانەوە جا من لەسەر دوایین پێشهاتەکان لە سنووری پارێزگای هەولێر لەگەڵ ئومێد خۆشناو و پارێزگاری هەولێر قسە دەکەم کاک ومێسلااو لێبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتین پێمان بڵێ ئێستا دۆخی هەولێر چۆنە و دوایین ئەو ئامارانەشمان پێ بڵێ چەند کەس شەهید بوونە و چەند کەسیش بریندار بوونە فەرموو کاک ومێد زۆر سپاس وڵات تا ڕادەیەکی باش دۆخەکە لە ماوەی ئەو نیو سەعاتەدا ئارامە بەڵام بەداخەوە ئەو شۆ یەکێک لە شەوە سەختەکان بوو کە لە ماوەی ئەو شەوەدا هێرشی تیرۆریستی بە درۆن ئاراستەی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کران کە بە خۆشحاڵیەوە هەردەیان تێکشکێنران لەلایەن سیستەمی ئاسمانیەوە بەڵام یەکێک لە پاشماوەی درۆنەکان لە شوێنێک لە ناو فڕۆکەخانەی هەولێر لە نزیک کارمەندانی ئاسایش کە لە پێشگیری بوون کەوت پاشماوەی ئەو درۆنە تێکشکاوە بۆ هۆکاری ئەوەی کە بەداخەوە کارمەندێکی فڕۆکەخانەی هەولێر کارمەندی ئاسایش بە ناوی وڵات تاهیر شەهید بوو دوای گواستنەوەی لە بۆ نەخۆشخانە لە نەخۆشخانە شەهید بوو کارمەندێکی دیکەش بە سەختی بریندارەوە ئێستا چارەسەری وەردەگرێت دوو کارمەندی دیکە ئەوان زۆر بە سوچی بریندار بوون بەداخەوە هیوادارین خی گەورە شیفایان بداتن و سەرخۆشی لە خۆمان لە خەڵکی شارەکەمان لە هەرێمی کوردستان دەکەین کە بەداخەوە لەو کردەوە تیرۆریستیانەی کە گروپە لە یاسا بەدەرەکان تیرۆریستەکان دەیکەنە سەر هەرێمی کوردستان بەو جۆرە بوو کە قوربانیشی لێکەوتەوە. زۆر باشە کاک ومێد جگە لەوەی کە کارمەندێکی هێزەکانی ئاسایی شەهید بووە چەند کەسیش بریندار بوونە برینی ئەوان چۆنە ئەوەی دوایین زانیاری هەبێت لەلایەوە ئەوەی کە پێکەشان وەکو باسم کرد ئێستاکەوە چارەسەری وەردەگرێتن و تیمەکانی پزیشکی لەگەڵی دانا دوو برینداری دیکەمان هەبوو ئەوان برینداری خەفیف بوونە بەڵام یەکێکی دیکەش بریندار برینەکەی سەختە. کاک ومێد ئێوە هەوڵتان نەداوە لەگەڵ حکوومەتی عراقی بە تایبەتی لەگەڵ فەرماندەی ئۆپراسیۆنەکانی نینەوە چونکە بەشێکی زۆر لەو درۆنانە لە سنووری پارێزگای مووسڵەوە ئاراستەی هەولێر دەکرێت ئێوە هەوڵتان نەداوە لەگەڵ وەزارەتی ناوخۆ و لایەنە پەیوەندیدارەکان قسە بکەن بۆی لانی کەم ڕێگری لەو هێرشانە بکرێت نەک بەشێشی هەر هەموو ئەو هێرشە تیرۆریستیانەی کە دەکرێنە سەر هەرێمی کوردستان و دەکرێنە سەر هەولێری پایتەخت لە سنووری قەڵەمڕەوی حکوومەتی عراقیەوەیە و ئەو گروپانە لە ڕاستە گروپی یاسا بەدەرن و میلیشیا چەکدارەکانن بەڵام بەشی هەرە زۆریشیان لە مەنزومەی حکوومەتی عراقیەوە ئیمتیازات وەردەگرن بۆیە بەرپرسیارەتی حکوومەتی عراقی ئێمە دەمێکەوە گوتومانە ئەگەر ئەوان نیەتیان بێ هەنگاوی کردداری بگرنە بەر دەبێ ئەم مەسئولیەتی ئەوانە سنوورێکیان لە بۆ دیاری بکرێت بەڵام بەداخەوە تا ئەوڕۆکە ئەو هەوڵا بەجددیە لەلایەن حکوومەتی عراقیەوە نابینین. زۆر باشە کاگومێت دوایین پرسیارم ئەوە دەبێت ئێوە چۆن دڵنیایی دەدەنە خەڵکی هەولێر کە ینی بەڕاستی خەڵک لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ترس و دڵڕاوکەیەکی زۆری لەلاوە دروست بووە ئێوە لەگەڵ هێزە ئەمنیەکان ینی چیتان کردووە پلانی چۆن دانراوە بۆی لانی کەم ئەو ڕووداوانەی کە لە چەند شەوی ڕابردوو ڕویان داوە دووبارە نەبنەوە یان بە شێوەیەکی دیکە ئەو سیستەمانەی کە لە فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر هەنە لەگەڵ کونسڵخانەی ئەمریکا بە شێوەیەکی دیکە و کاراتر کاری خۆیان بکەنەوە پارچە درۆنانە بەرماڵەکان و بەرشوێنە گشتیەکان نەکەون. سیستەمەکە لە ڕووی کارەوە لە توانایەکی بەرزەوە کارەکانی دەکاتنەگەرە و سیستەمە دژە موشەچی و ئاسمانیان نەبووە بە تاکیید کارەساتی گەورە دەخڵخا سیستەمەکە کاری خۆی زۆر بەباشی دەکاتن و حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو ئاستەکانی و پێکاتەکانی ئەنجومەنی ئاسایش وەزارەتی ناوخۆ پێشمەرگە
هەر هەمووی لە خزمەتی هاوڵاتیاندایە حکوومەتی هەرێم لە بەرزترین ئاستی خۆی خزمەتگوزاریەکان و بەردەوامی ژیان لە بۆ هاوڵاتیان و پارێزگاریکردن لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتوتە بەر و بەداخۆ بینیشمان ئەم شەوکە بە هەمان جۆری هەولێر هێرشی ناڕەوا و تیرۆریستی لە چەند شوێنێکی شاری سلێمانی خۆشەویستیش ڕوویدا بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد لە بەرزترین ئاستی خۆیدا بەرگری لە خەڵک و خاچی هەرێمی کوردستان دەکاتن بەڵام ئەو بابەتە هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە هەرێمی کوردستان بەرەی ئاشتی و ئارامی هەڵبژاردووە بەشێک نییە لە کێشەکە بەشێک نییە لە شەڕ و ململانێکەکان ئەوە گروپە تیرۆریستیەکانن کە هەموو هەوڵەکیان خستۆتە گەڕ هەرێمی کوردستان داخلی ناو ئەو کێشەیە بکەن کە نەباوەڕمان پێ هەیە و نە کێشەی ئێمەشە. دەستەکانت خۆش بێ کاگومێت لە کاتمانگرتی زۆر سوپاس لە بۆ هاوکاریکردن ئازیز. زانە ئەوە جێبیست بوون ئەمە پەیامی پارێزگاری هەولێر ئومێد خۆشناو بوو لەبارەی ئاماری دوایین شەهید و بریندارەکانی هێزەکانی ئاسایش لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هەروەها باسیشی لەوە کرد کە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر خەتن بۆی لەگەڵ حکوومەتی عراقی قسە بکرێت لانی کەم ئەو هێرشانە ینی ئاراستەکەی وەکو پارێزگاری هەولێر باسی کرد سەرجەم ئەو هێرشانێک کە دەکرێتە سەر پارێزگای هەولێر لە سنووری حکوومەتی عراقیەوەیە بۆیە داواش لە حکوومەتی عراقی دەکەن کە ڕێوشێنی ئەمنی تونتر بگیرێتە بەربۆی لانی کەم ئەو هێرشانێک کە لە ماوەی ڕابردوو کراوەتە سەر هەولێر دووبارە نەبنەوە. بەڵێ سپاس بۆ پامنێرمان بڕیار وەکو بلا پەیوەندی تەلەفۆنەکەی پامنێرمان بڕیار و ئومێد خۆشناو بەڕێز ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر باسی لەوە کرد کە ئەو شەو هەولێر شەوێکی سەختی بەڕێ کرد هێرشی درۆ پەلاماری درۆنی بۆ سەر شاری هەولێر هەبووە بەداخەوە کارمەندێکی ئاسایی شەهید بۆەوە سێ کەسی دیکەش بریندار بوون و نیگەرانی خۆشی دەربڕی بەرامبەر بەو بردومانەی کە یان بەو پەلامارەی لە شاری سلێمانیش ئەنجام درا و باسی لەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی باڵادا لە سەریێڵە بۆ چارەسەرکردنی و بابەتەوە و ئاشکرای کرد کە ئەو پەلامارانەی کە ئەم شەو بۆ سەر هەرێمی کوردستان هەبوون لەلایەن مەنزومەی فەرمی حکوومەتی عراقیەوە تەمویل دەکرێت. سپاس جارێکی دیکە بۆ تۆ بڕیار بە هیوای سەلامەتی بۆ سەرجەم دانیشتوانی شاری هەولێری خۆشەویست و ئازیز بە هیوای ئەوەی کە ڕوبەڕووی مەترسیەک نەبنەوە و تەواوی کوردستان ئارام بێت. جارێکی تر دەگەڕێمەوە لای ئەمیر ببوورە قسەکانم پێ بڕی بەڵام ئەو لەگەڵ بەڕێز پارێزگار لەسەر هێڵ بوو ویستم زانیاریەکانی بگێنێت بەڵێ دەتەوێت چیتر بڵێ لای ئێمەوە چ زانیارێکی دیکە بگەین. زانە من زۆرم نەماوە لە قسەکانم یعنی هەڵبەت وەک سەرەتاش وتم ئێستا بارودۆخەکە لە شاری سلێمانی بە تەواوەتی ئارامە نەدەنگی درۆ نەدەنگی تەقا هیچ نابیسترێت بارودۆخەکە بە تەواوەتی ئاسایی بۆتەوە و کێشە و گرفت نەماوە و تەواوی هێزە ئەمنیەکان من لەگەڵ سەرچاوی باڵایە قسەم کردو زانیاریم لێ وەرگرتوون لەم شەوانی پێشووتریش و شەوانی داهاتووتریش تەواوی هێزە ئەمنیەکان باکۆی گشتیان خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ ئەوەی کە بە تەواوەتی پارێزگاری لە شاری سلێمانی بکەن ئەم شەو بینیمان یانی چەند هێرشێکی درۆنی کرایە سەر شاری سلێمانی بەڵام خۆشبەختانە کە سەرجەمەی و هێرشانە بەشێکی زۆریان پوچەڵکرانەوە و هیچ هاوڵاتیەک و هیچ کەسێک زیانی جانی لێ نەکەوتەوە یعنی لە نێو هەموو هێرشانەدا زیانی جانی نەبوو هەڵبەت دەمەش بەشێک لە هەوڵ و ماندووبوونی هێزەکان هێزە ئەمنیەکانە لە سنووری پارێزگای سلێمانی وەک بینیشمان لە ماوەکانی ڕابردوودا 5 بۆ 6 جار هێرش کرایە سەر فەرماندەی هێزەکانی هەفتاوە بە هەمان شێوە هەموو ئەو هێرشانی کە کرانە سەریان و هەموو درۆنانە پوچەڵکرانەوە نەهێشتا ئامانجی خۆیان پێگەن بۆیە ئەوەی کە هەیە هیچ شتێک جێگەی مەترسی نییە هاوڵاتی پێویست ناکا بەترسێەوە بارودۆخەکە بە تەواوەتی ئارامە هەندێک پشێوی هەبێت هەندێک ئەو بابەتانە هەبێت هەندێک تەنانەت هێرش هەبێت ئەمە جێگەی مەترسی نییە بۆ هاوڵاتی تەنها ئەوی لەسەرەکە ڕێکارەکانی خۆپارێزی بگرێتە بەروە نزیک نەکەوێتەوە لە شوێنی ڕووداوەکان و گیانی خۆی نەخاتە مەترسیەوە لە پێناو بەدەزێنانی پارچە ڤیدۆیەک لە پێناو وێنەگرتنێکدا لە پێناو بابەتێک لەو بابەتانەدا ئەوی کە هەیە وەگاماژەم پێکرد هەموو شاری سلێمانی ئێستا بە تەواوەتی ئارامە و لە کاتی نەئارامیشدا هاوڵاتی لەسەرەتی خۆی بپارێزێت و باقی منی ئەوەی دیکە کەماوەتەوە ئارامی شارە و پاراستنێتی لە هەموو ئەگەرێکی نەخوازرا ئەوە بە هێزە ئەمنیەکان بسپێرن ئەوە ئەرکی سەرشانی ئەوانە و ئەوانیش ئەوەرکی خۆیان ماندوونە ناسانە و جربەزانە بەڕاستی بە جێگەیانتەوە تاوەکو ئێستا هیچ زیانێکی ئەوتۆ بەر باڵەخانەیەک بەر شوێنێک بەر
کەسێک نەکەوتووە لە شاری سلێمانیا با بڵین لە شوێنی مەدەنی لە هیچ شوێنێکدا شتێکی وا نەبینراوەوە ئەوەی کە هەیە تەنها وەک ئاماژەم پێکرد ئەوە لەسەر هاوڵاتیەکە بە تەواوەتی خۆی بپارێزێت و ئەمیر ئینشاڵڵا پای گەورە هەمومان لە ئاگریم شەڕە پارێزێت. ئەمیر بە تەمای لە کوێنانی پارشێ بخۆی؟ واللهی زانا وێستا لەگەڵ ستافەکە بیرمان لەوا کردەوە چونکە بەڕاستی کاتەکەی درەنگە یعنی سێ و چارەکە باش ئێمەش زۆر برادران زۆر لێرن ناوشار باشە دکتۆر علی و کاگاوکار علی و کاوکار ئاسۆ و مەریوان و هەمویان لێرن داوەتمانەکەی ئەگەر بێن بڕۆینە عقاری ئامامەسا ڕێبینی ژەڵێ میش دێم واللهی ئەڕۆین بەس بڕوا ناکەم بەس بڕوا ناکەم عقاری ئەسەشتی لێبێ لە سینەماکانەوە شوێنی خۆشی تێوینی خۆشیشی لێت لە فەی لێ کەبابی لێ باشە ئەمیر دوای ڕووماڵەکە جەماعی بە پاسێک وەرن بۆ ئەوێ داوەتی براتانن بۆ ڕووماڵەکە بۆ پارشێ و داوەتمانەکەی ئەیناڵم وەرن بۆ هەر شوێنە خۆتان بەدڵتان هەر وەڵا داوەتانەکەم ناوی شوێنەکان نێنم با نەبێتە ڕیکلام لە بشەوەیە بەڵام شوێنێکی خۆش دۆزەرەوە ئەچینە ناو بازار ئینشاڵڵا نانی پارشەوە خۆی وەڵی سلێمانی هەموو شوێنەکانی خۆشە ینی هەم جارە بە تایبەتی خواردنی سلێمانی ترەوە پێویست ناکە زۆر وەسف و سەنای بکەشکە خۆی دیارەوە ئەوەی ئێستا هەستەکەم کە هەبێ ئەحمەد تۆ کۆشکە بی وەڵا ئەحمەد فکرێکی جوانی پێ وێنەگرەکە مەڵێ با بچین بۆ مامڕۆژ منیش فکری ئەوم هەبوو بەرچایی و فکری ئەوم هەبوو ئینشاڵڵا هەموو شار ئارامە و هەموو هەرێمی کوردستانی ژارامە ئینشاڵڵا ئینجا تۆش لە وعدەکەت پەشیمان مەبەرەوە و ئێمەش داوەتی تۆ بین بۆ پارشێ و باشە ئەدێ ئەچینە من لە خزمەتانە ئەچینە شوێنێک کاکە نان و ماستێکیش بێ هەرە بێت ئەمیر ئەی کۆرە خۆ مهمەوێ ئینسان تێر بێتتر خۆی تر چیە خواچی ناخوا خخوای گەورە قبولی برسی نەبی کابراوتنی زانە ئەدی من بەس برسی نەبم کێشەی ترم نییە مهمەوە برسی نەبی ئیشاڵدەتەوە ئیشاڵات کەس نەبرسیە بێ و نەتینەوە بێ و کوردستانی سەلامەتە بێ و کەسیش هیچی بەسەر نایەت سوپاس جارێکی تر ئەمیر بۆ تۆ بۆ هاوکارەکەت بۆ وێنەگرەکەت بڵێ وەکو ئەوەی کە لەسەر شاشە ئەیبینن بەڕێز ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر بۆ کورسات نیوز ڕایگەان ئەم شەو دەهێرشی درۆنی کراوەتە سەر شاری هەولێر لە ڕاستیدا لە ڕێزمانەوانی پێویستە بوترێ پەلامار لەبەرەوەی پەلامار ناشەرعیە کەسێک دەیکا کە بەڕاستی چاوێکی تەماکاری لەو شوێنە هەیە هیچ حەقێکی بەسەر ئەو شوێنەوە نییە و باسی لەوە کرد سەرجەم هێرشەکانی سەر شاری هەولێر تێک شکێنراو لە بەرەو سیستەمی بەرگری هەیە ووتی لە ئێستادا ڕەوشی شاری هەولێر ئارامە وێ ڕای ئەوەی کاوتی شەوێکی زۆر سەختیان بەڕێکردیان شەوێکی قورسیان بەڕێکرد بەڵام ڕەوشی سەرشاری هەولێر یان ڕەوشی شاری هەولێر ئارامە ئەو ڤیددیۆکەش هەولێرە وەکو مامۆستا ڕێبینەڵێ هەولێر ئارامە شاری خۆشی و پێکەوە ژیان هەولێر شاری ئارامی شاری جوانی لە سلێمانیەوە وێڕای ئەوەی کە ئەم شەویش سلێمانی پەلاماردرا بەڵام ئێمە لە سلێمانی و دوعای خێر بۆ هەولێر بۆ دۆهۆک بۆ هەموو کوردستانەکەین ئەمەش شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری پایتەختی کوردایەتی پایتەختی نەتەوایەتیە و دوژمنان دڵنیاکەینەوە ئەگەر درۆنێک ئەگەر کاتۆشایەک ئاراستەی شاری سلێمانی بکەن هەموو سلێمانی هەموو کوردستان بەرگری لە کوردستانەکە و ڕق ئەستورترە بین بەرامبەر بە دوژمنان با ئەوە باش بزانن و پێیان وانە بێ بە چەند درۆنێک بە چەند موشکێک بە چەند کاتۆشایەک سلێمانی و هەرێمی کوردستانە ترسێنن یان ئارامیەکەی تێکەدەن و ئەمە ڤیددیۆی ئێستا یان ڕاستە و خۆی شاری سلێمانی کە لەسەر شاشەکە هەیە بەڵێ بەر لەوەی دۆناڵد ترامپ و وەزیری جەنگ و هەروەها ویتکۆف بێکۆ لە ناو فڕۆکەیەک بوون لەگەڵ ڕۆژنامەوانان گفتوگویان لەبارەی جەنگەکەەوە کرد ئەو دۆناڵد ترامپ سوورە لەسەرەوەی کە باز لەوە کاکە ئێمە دەمانەوێت سیستەمەکە بگۆڕین و کە ئەمە یەکێکە لەوانەی کە لە ناو تەواوی دنیاە لەسەر ئەو جەنگە مشت و مڕی زۆر لەسرە ئایا ئەم سیستمی ئێرانی ئەمێنێتەوە یاخود ئەگۆڕێ بەردەوام دۆناڵد ترامپ تەکید لەوە ئەکاتەوە لە وەڵامی یەکێک لە ڕۆژنامەوانان کە لەبارەی کوردەوە پرسیاری ئاراستەی دۆناڵد ترامپ کرد من ئەمەوێ وەکو وەڵێ خەتێکی بەژێرا بێنم و
بەبیری ئێوەی بێنمەوە ینی لە کاتی هێرشە درۆنیەکان پەلامارە درۆنیەکان بوو باسی لەوە کرد کە وتی من نێوانم لەگەڵ کوردەکان زۆر خۆشە و پەیوەندیم لەگەڵ کورد باشە و نامەوێت کورد بڕۆنە ناو دیوی ئێرانەوە بەڵکو ینی بچنە ناو دیوی ئێرانەوە دیارەویژ ئەو مەترسیانەی بیستووە لە راپۆرتەکانی کە بۆ ڕۆیشتۆتەوە و تەنها ئەمانەوێت پاڵپشتی کوردەکان بین کوردەکان بکەین لەبەرەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکێک لەوانەی کە بە بەردەوام هەڕەشەی پێ لە هەرێمی کوردستانە کراوە ڕەشەی پێ لە دامەدەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستان و هەرێمی سیستەمی سیاسی هەرێمی کوردستانی بەڕێوەبردننی هەرێمی کوردستانە کرا بە گشتی ئەوە بوو باز لەوە کرا کە واوێ ناکرا کە لێرەوە یان لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستانەوە هێز داخلی ڕۆژهڵاتی کوردستان و وڵاتی ئێران بێ بەڵام وەکو پێشتریش باسم کرد هەم سەرۆکی هەرێم هەم لە پەیوەندی تەلەفۆنیەکەی بەڕۆست سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران باسی لەوە کرد کە ئێمە داوای ئاشتی و پێکەوە ژیانەکەین بە هیچ شێوەیەک لەگەڵ نائارامینین و بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نین کە لە لای ئێمەوە نائارامیەک بۆ هەر وڵاتێکی دراوسێت دروست بێت و بە لانە پەیوەندیدارەکانی دیکەش و هەموو پەیوەندی تەلەفۆنانی کە ئاشکرا و نائاشکران پێی ڕاگەیاندون کە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەرێمی کوردستان لەگەڵەوە نییە کە ببێتە تەرەف لەو بابەتەدا بڵێ ڕووماڵی ئێمە بەردەوامە ئەوەی کە هەیە تا ئێستا ئەگەر برادران ئەبدێتمان بکەنەوە جارێکی دیکە تەلەبی بیان خستەوە سەر شاشا و ڕێکانم کە تا ئێستا هیچ خەبەرێک نییە باسیەوە بکە شەپۆلی موشەکی وەستاوە بەڵێ ئەمە ئاسمانی تەلەبیبە پێشهاتێکی نوێ بەڵێ پێشهاتێکی نوێ ئەم ئێوارەیە ڕوویدا ئیسرائیل و ئەمریکا باسییان لەوە کرد کە لە ژێرخانی ئابووری ئێرانە دەنیتر و ئەوە بوو ئەم ئێوارەیە لە یەکێک لە شەڵگەکانی نەوتیان لە پەڵاوگەکانی نەوتیاندا لە دەوروبەری تەهران و زیانی زۆریان پێگەیاند و ئاگرێکی زۆر لەو چێلگەیە کەوتەوە بەڵێ
وێنەی کە لەسەر شاشە دەیبینن هەردوو شاری تەلەبیب و بەیروتە لە وڵاتانی ئیسرائیل و لوبنان بەڵێ بە بەردەوامی وا چاوەڕوان دەکرێت بەڵام وڵاوەکو تەنزێکیش بیڵێ هەستەکەمەوانیش لە کاتژمێرەکانی بەرەبەیانە خەون شەڕەوەستێنن شاڵا بێکجارەکی شەڕەوەستێ و لەبەرەوەی شەڕ بۆ هەموو مرۆڤایەتی ماڵوێرانیە بەڵام تا ڕادەیەکی زۆر بێدەنجی هەیە ئیشاڵا هەر ئەو بێدەنجە بەردەوامە بێ و شەڕ کۆتایی پێدێ و ئارامی جارێکی ترەگەڕێتەوە بۆ جیهان بە تایبەتیش ناوچەکەمان بە هیوای ئەوەن هاوکارانم لە ناو شاری سلێمانی بڕوان ئامادەکردو بڕوا بەهادین بڕوا سلااوت لێ بێم کاتت باش بەرەبەیانت باش چۆنی کاکە بڕواجیان چی هەیە لە ناو شار ئارامی شار چۆن چۆنیە بۆ ئێمە و بۆ بینەرەکانمانی باس بکە کاکە زاناسلااو لێبێت بەرەبیانی تۆش باش هەڵبەت سپاس دەکەم هەڵبەت یعنی ئێستا بارودۆخی سلێمانی ئارامە هیچ هێرشێکی درۆنی هیچ دەنگێکی درۆنی بەسەر ئاسمانی سلێمانیدا نییە و بە هیچ جۆرەکەستی پێ ناکرێت و کاکەزان هەڵبەت ینی ئەم شەو سێ جار هێرشکرایە سەر بارەگەی نەتەوەی گرتوەکان لە پشتی ئۆتێل تایتانیک هێزە ئەمنیەکان ئەو ڕێگایان داخست بوو بۆەوەی کە مەترسی نەچێتە سەر ئەو شۆفێرانی کە بەویادا هاتوچۆ دەکەن بەڵام ئێستا ئەو ڕێگایش کراوەتەوە هیچ کێشە و گرفتێک نەماوەوە هیچ کەسێک بەهۆی ئەو هێرشە درۆنیانی کە ئەم شەو کرایە سەر سلێمانی جانی لە دەست نەداوە و برینداریش نەبووە لە هەمان کادا دەتوانانی بڵێن ئێستا بارودۆخی سلێمانی ئارامە لایەنە پەیوەندیدارەکان و هێزە ئەمنیەکان دڵنیایی ئەوە دەدەن کە ئێستا ئاسمانی سلێمانی و بارودۆخی سلێمانی ژەر بە هەمان جۆر ئارامە پێشووتر لە کاتی هێرشە درۆنیەکانە مەترسی ئەوە هەبوو کە جارێکی دیکە هێرشی درۆنی بکرێتەوە دووبارە بەڵام ئێستا هیچ مەترسێکی لەو جۆرە نییە و هاتوچۆ لە تەواوی شاری سلێمانی ئاسایی بۆتەوە بەشێکی زۆری ئەو هەوڵە هێرشە درۆنیانی کە هەبوون بۆ سەر سلێمانی تێکشکێنران ئەو درۆانە نەخرانە خوارە و نهێشت کە هیچ مەترسێک بۆ سەر شوێنە گشتەکانی سلێمانی و بۆ سەرژیانی هاوڵاتیانی ئاسایی دروست بکات و ئەو شوێنانەشی کە هێرشە درۆنەکانی دەکرایە سەر دوور بوو لە شوێنی نیشتە جێبوونی هاوڵاتیان ئەو شوێنانە بوون بە تایبەتیانی ئەم شەو لە چەند شوێنێک هەوڵی هێرشی درۆنیە بوو یەکەمیان بارەگای نەتەوەیە گرتوەکان بوو کە لە پشت ئۆتێل تایتانیکە دووەمیان فەرماندەیی بوو سێمیشان بارەگای پێشووی نەتەوەیە گرتوەکان بوو لە گردی بەرانان کە هەوڵ هەبوو بۆ ئەوەی کە هێرشیان بکرێتە سەر بەڵام سەرجەم هێرشەکان بەرپەرزدرانەوە و نەتوانرا کە ئامانجی خۆی بپێکەیە بەڵام ئەوەی کە هەیە ئێستا ینی هێز ئەمنیەکان لە شاری سلێمانیدا بەدی دەکرێن بۆ منە من لە بەشی سەرەوە کە لای تایتانیکەوە هاتمە خوارەوە بینیم کە بەشێکی زۆری هێزە ئەمنیەکان هێشتا هەر لەوێن بۆ ئەوەی کە ئەمنیەتی هاوڵاتیانی ئەو ناوچەیە بپارێزن بەردەوامیش ڕێنماییان پێدەدەن لە ئەو کاتانی کە هەوڵی هێرشە درۆنیەکان هەبوو سپاس بەخوای گەورە دەتوانین بڵین کە هیچ کەسێک بەهۆی هێرشە درۆنیەکانەوە جانی لە دەستنەدا هیچ کەسێکیش بریندار نەبوو ئەوەی کە هەبوو تەنیا چەند هەوڵێک بوو ئەو هەوڵانە بەتەواتی ئەو درۆنانە بەتەواتی تێکشکێنران و نەیانتوانی کە ئامانجی خۆی بپێکن جگە لەوەی کە سێ هێرشی درۆنی هەبوو بۆ سەر بارەگای نەتەوەیە گرتوەکان بێگومان لە هەوڵی سێمیانە درۆنەکە تێکشکێنرا و خرایە خوارە و لە بارەگای پێشووی نەتەوەیە گرتوەکانیش و لە فەرماندەیش هەر بە هەمان جۆر بوو ئەوەی کە هەبوو لە سلێمانی و ئەوەی کە هێزە ئەمنیەکان خۆشیان ڕاگەندراویان بڵاو کردەوە تیایدا باسییان لێوە کردبوون دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان ڕاگەندراوێکی بڵاو کردەوە لە ڕاگەندراوەکەدا خۆ دەزانی باسی لەوە کرد کە هیچ زیانێکی ئەو هێرشە درۆنیانی کە کراون دەسەر سلێمانی هیچ زیانێکی نەبووە هیچ کەسێکیش بۆ هۆیەوە جانی لە دەست نەداوە بەڵام تەنیا لە گوندی زەگوێزەڵە نەبێت کە هێرشکرایە سەر بارەگاکانی کۆمەڵی زەحمەتکێشانی شۆڕش کە بەهۆی ئەو هێرشە موشکیانەوە کەسێک کوژرا و
دوو کەسی دیکەش بریندار بوون لە ماوەکانی لە شەوانی ڕابردوشدا بێگومان چەند هێرشێکی دیکە هەبوو بۆ سەربارەگاکانی کۆمەڵە بەڵام لە هێرشەکانی ڕابردوودا تەنیا کەسێک بریندار بوو بەڵام ئەم شەو هێرشەکانیان چڕتر بوو کەسێک کوژرا و دوو کەسیش بریندار بوو بەڵام لە ناو سنتەری شاری سلێمانیدا ئەو شوێنانی کە هێرشی درۆنی کرایە سەر هیچ زەرەر و زیانێکی نەبوو و هیچ کەسێکیش بۆ هێوەی جانی لە دەست نەدا و برینداریش نەبوو لە هەمان کاتدا ئێستا سەرجەم شەقامەکانی سلێمانی سەرجەم ڕێگاکانی سلێمانی کراوەن بە ڕووی شۆفێراندا و هیچ مەترسیەک و هیچ کێشۆگرفتێک لە ئارادا نییە. سپاس بۆ هاوکارمان کاکە بڕوا بەهادین لە شاری سلێمانیەوە لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ بڕوە بە هیوای ئارامی بەردەوامی ئارامی و سەلامەتی هەموو هەرێمی کوردستان لەگەڵ هاوکارانم ڕووماڵی کورسات نیوز بەردەوامە بێ لە نوێترین زانیاری لە نوێترین ڕوودا و چاوتان لەسەر شاشەی کورسات نیوز و سۆشیال میدیای کورسات نیوز بێ ئێمە بەردەوامە بین لە گواستنەوەی زانیاریەکان لەبارەی جەنگی ئیسرائیل لە ئەمریکا بەرامبەر بە ئێران.